بەس ئەوەی ڕاست بە پرسیارەکەتان نەگەیشت نازانم ئێمە ئەمەوێ دەست پێکە باسی ئەو بکەم ئەمە دیارە کۆنفرانسێکە بۆ بژانەوەی شاری کفری لە شاری سلێمانی ئەنجام درراوە کۆمەڵێک بزنسمان و لایەنە پەیوەنددارەکان و بەرپرسە حەزبی و حکومیەکان لێرە حەزوریان هەیە و ئێمە قسە لەسەرەوەکەین کفری تا ڕادەیەک بەرەو داڕوخان چووە و ئەم هاوار و فوغانایی بۆ ئەوەیە کە لەمە زیاتر کفری نەبێتە شارێکی وێرانە حکوومەتی هەرێم و خەڵک و بزنسمان و بەرهێن و هەموو خەڵکەکان هەوڵ بدەن ئەم شارە لە داڕوخان و لە وێرانەبوون ڕزگار بکەن ئاوەدانی بکەنەوە ئەمیش بەجود و بەهیمەت و بە هەوڵی هەموو لایەکە بێ ئەبێ هەمومان ئەوانەی خەڵکی شارن زۆرتر یەکگرتوو بن بۆ ئەم شارە بەرەو بژانەوە بچێ چونکە کفری لە ساڵانێکی زۆرە ناوەندێکی گرنگی بازرگانی بووە ناوەندێکی گرنگی پێکەوەژیان بووە ناوەندێکی گرنگی شۆڕش و شۆڕژگەڕی بووە تەنانەت لە سەردەمی عوسمانیەکانەوە لە سەردەمی داگیرکاری ئینگلیزیەکانەوە پاشتریش لە سەرهەڵدانی حیزبەکانەوە هەموو حیزبەکان ینی وجودیان هەبووە هەر لە هیواوە بەڵام دکتۆر حسێنەوەی کە جێگەی پرسیارە بۆچی کۆنفرانسەکە لە قەزای کفریدا نەبوو لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت کە ئەگەر لەسەر بژانەوەی ئەو قەزایە خاتونی بەڕێز من لە لیژنەی ئامادەکار نیم من میوانم هەرچەنێ خۆم ماستەرنامەکەم لەسەر شاری کفریە تا ڕادێکیش دکتۆراکەشم هەر پەیوەندیدارە بە ژیانی کۆمەڵایەتیوە ئەوە دیارە من پرسیارم لە لیژنەی ئامادەکاریم کۆنفرانسە کردووە سلێمانی بۆ خۆی وەبەرهێنی زۆرتیایە بەرپرسەکان بۆ ئەوەی لێرەوە دەنگێکی زوڵاڵتر بە خەڵکی تر بگا ڕەنگە کفری تا ئێستا زۆر لە مەسئولەکان سەردانی شاری کفریان نەکردووە یەکێ لە هۆکارەکان ئەوەیە کە خەڵک نایە بۆ ئەوێ ڕێگەکە دوورە ڕێگەی کفری سلێمانی تا ئێستا پێوترێ ڕێگەی مەرگ هەتا بۆ هاتنی میوانەکانی هەولێر بەشێکیان لە ڕێگەی کەرکووکەوە نایەن ئەمە وای کردووە ئێرە بە شوێنێکی گونجاو بزانن و تا ڕادەیەکیش ئێرە زۆنی ئەم ناوچەیە زۆنی سلێمانی بەرپرسە لە ڕووی ئیداریەوە بۆ ناوچەکە ینی دەنگی هاواری خەڵکی کفری زیاتر بگاتە بەرپرسە حکومی و حزبیەکانی ناوچەکە خاوەنی کۆمەڵێک شوێنەواری دێرینە خاوەنی کللتورێکی جیاوازە ئێوە دەتانەوێت لەم ڕێگایەوە چی بۆ قەزاکە بکەن ئێمە گومانمان نییە لەوەی کە من وتم ماستەرنامەکەم لەسەر شاری کفریە لە ڕووی شوێنەوارەوە هەتا باسی شوێنەوارەکانم کردووە و گرنگی خۆی هەیە تا بەداخەوە ئێستا و شوێنەوارانە بەشێکیان بەرەو داڕوخانە چن قەیسەرەکەی کفری کە لە ساڵی هەشتەکانە دروستکراوە لە سەرەتای هەشتەکانە دەی سێمی هەشتەکانە ئێستا هیچ دوکانێکی تیانەماوە ڕووخاوە ئەنجا ڕەنگە میوانەکانی ئێرە خەڵکیەکەیە پەرلەمانتارە وەزیرە نوێنەری دام و دەستگاکانە زۆر نەگەنەوێت ئەمە دامێکی حزبی نییە بەڕاستی ئەم کۆنفرانسە ئەمە کۆمەڵێک خەڵکی لە خۆبردوو کۆمەڵێک خەڵکی دڵسۆزی شارەکەن هەوڵیان داوە ئەم شارە لە وێرانبوون ڕزگارکەن هیچ نەبێ هاوارێک بێ بۆ ئەوەی تا ئێستا ڕۆژ لە ڕۆژ شارەکە بەرەو داڕوخانەشێ هیچ نەبێ سەدایەک بێ دەنگێ بێ بگاتە گوێی بەرپرسانی حەزبی حکومی شاری سلێمانی شاری هەولێر شوێنەکانی تر بڵێن کفری ئەگەر وا بڕوا زیاتر خەڵک کۆچی تیاکە کفری ئەگەر وا بڕوا زیاتر خەڵک ینی زیاتر خەڵک لێی دەرەچێ و شارەکەش بەرەو داڕوخانەچێ سپاس بۆ دکتۆر حسێن ئیسماعیل مامۆستای سپاس بۆ ئامادەبوون